کۆتایی وتارەکەم یەک بەسەرهاتی ڕاستەقینەتان بۆ باز دەکەم کە ئێستا نووسەری ئەو بەسەرهاتە خۆی لە ژیاندایە. ئەو پیاوەش مامۆستای بانکخواز و نووسەری ئیسلامی مامۆستا عەلی بن جابری الفیفی. عەلی بن جابری الفیفی کتێبێکی زۆر بە نرخ و جوانی هەیە، سیوار و ئومی. ئەم کتێبە لە کتێبخانەی کوردیشدا وەرجێڕاوە بۆ زمانی کوردی بە ناوی بازنەکەی دایکم کە مامۆستای بەتوانا و وەرجێڕی بەتوانا مامۆستا ئاودێر ئەحمەد قەمتەرانی کردوێتی بە کوردی بە ناوی بازنەکەی دایکم. لە لاپەڕەی سێنزەدا، ڕێک لاپەڕەکەشتان پێ دەڵم بیخوێننەوە، لە لاپەڕەی سێنزەیە عەلی جابر الفەیفی نووسەری بەناوبانگی ئەمڕۆی جیهانی ئیسلامی کە کتێبەکانی زۆر بە نرخن و بۆ زمانەکانی جیهان وەرجێڕراون باسی خۆیمان بۆ دەکا. ئەڵە بەڕێزان من ساڵی 1404 کۆچی یعنی 1984 خۆمان، ساڵی 1984 خۆمان 28 ساڵ لەمەوبەر قوتابخانەیەکی سەرەتایی بووم لە شاری تەبوک لە سعودیا. ئەو کاتە واتە دیاری موالی 74 وانە بۆ تەمەنم 10 ساڵێک دەبوو، بەڵام بەڕاستی ژیانمان تاڵ بوو لەگەڵ دایکما. من هێشتا وەکو خەون باوکم دەهاتە بەرچاو کە بەجێ هێشتین و باوکم مرد. دایکم بە بێوەژن کۆشی لەسەر من دانیشت. جا هەیە کە دەمرێ باشە منداڵەکانی بە دەوڵەمەندی بەجێ دێڵێ، بەڵام دایکم بەس دڵی دەوڵەمەند بوو، ماڵێکی ڕش و ڕوت و هەژارمان هەبوو. هەموو ڕۆژێک کە دەچوومە مەکتەب ئەوانەی کە لەگەڵ مابوون ئەو کاتە خوێندن وەکو ئێستا نەبووە حکومەت هەمووی بکا بە ئەهلی، حکومەت یەک خوێندنی هەبوو، ئەویش دەوڵەمەند و هەژار و کوڕی مەسئول و کوڕی فەقیر یەک مەکتەبی حکومەت هەبوو. ئەڵێ کە دەچووم ئەوانە هەموو جانتای جوان، جلی جوان، بەرگی جوان لە حانوت شتیان دەکڕی، بەڵام من دایمە گیرفانم خاڵی بوو، چونکە باوکم نەبوو، دایکیشم زۆر دەستکورت و هەژار بوو، بەس دڵی دەوڵەمەند بوو. ئالەو کاتەدا دەڵێ هەمیشە هەتیوی خۆم بیر دەهاتەوە، بەزەیم بە خۆمدا دەهاتەوە و لەبەر خۆمەوە دەمگوت کە باوکم مرد ڕما قەڵای ژیانی من، خەونی مناڵیم بەسەر چوو هات پاییز و خەزانی من، خەم هات بوو بە میوانی من، فرمێسکی بێنازی تکا لە جۆگەلەی چاوانی من. ئەو ڕۆژەی باوکم کۆچی کرد من بوومە خونچەی هەڵوەری و بۆ یەکەم جار کەوتە بەرگوێم وشەی هەتی و دوایی زانیم وشەی هەتی و بە مانای خێر لە خۆ نەدی و خۆزگایە هەر نەبوومایە هەتیویان پێ نەوتمایە من ئەگەر باوکم بمایە بەم جۆرەم لێ نەقەومایە. لەگەڵی دەچووم بۆ بازار تا پۆشاک و لەعابەی بۆ بکڕیمایە، من ئەگەر بابم بمایە نازم دەکرد و دەگریام تاکو پەنای بدامایە، باوەشی بۆ وەگرتمایە فرمێسکی ڕوومەتەکانمی بسڕیایە، بابە ئەی قەڵاو پەرژینم لانکی سۆز و ئەوینم، حەزم نەکرد مردنت بە چاو ببینم، بە مردنت ئاگرت بەردایە ژینم، تۆ ئومێد و هیوای من بووی لە شەوانە چرای من بووی، بە ڕۆژ پشت و پەنای من بووی ڕێگانی شاندەری من بووی، توخوا بابە کوێڕە ئاوا لە من ون بووی. ئێواران کە دەچمە کۆڵان بۆ یاری لەگەڵ منداڵان لە گەرمەی یاریکردنە لە گەرمەی یاریکردنە منداڵان باوچیان دێتەوە، هەموو ڕوویان دەکرێتەوە، لەگەڵ بابیان دەڕۆنەوە، تەنها منم جێدەمێنم بۆ حاڵی خۆم کە هەتیوم دادەمێنم. دوایی بە تەنها دێمەوە بە یادی ڕۆژی مردنت وەکو برین دەکولێمەوە، یادی ئەو ڕۆژانت دەکەم ئەڕۆیشت و دەستت دەگرتم، جارجارێ گوێت بۆ دەگرتم، لە ئەزمموی ژیانت فێرت دەکردم، کە دەگریام تۆ فرمێسکت بۆ دەسڕیم، دیاری جوانت بۆ دەکڕیم. ئەی بابەگیان ئێستاش بەنیازی جاران گوێ قوڵاغم بۆ ڕێگەکەت، لە ماڵەوە سەرنج دەگرم لە شوێنەکەت،
کە تۆ هەر نیت جا ئەلبومەکەم دادەگرم تێر دەڕوانم بۆ وێنەکەت ئەو ڕۆژانم بیر دێتەوە کە چەند نزیک بووم لێتەوە چەند ئالوودە بووم پێتەوە. علی جابر الفیفی دەفەرمێ هەموو ڕۆژە برینەکانی هەتیویم لە قوتابخانە دەکولانەوە. کاتێکی جیشفانێکی خاڵی چایەکی سارد و پسکیتێکی وشک دایکم دەیناردم بۆ مەکتەب. ڕۆژێکیان عەبدوڵڵا قاسمی هاوڕێم کە هاوپۆل بووین و لە تەنیشمەوە بوو لە ناو جانتا جوانەکەیدا جانتاکەی کردەوە و جانتاکەی مریش جوێنیەک بوو لە جیاتی جانتای مەکتەب. دایکم بەدەست بۆی چنی بووم کە کردەوە لە فەیەکی دەرێنا بابۆڵەیەک بوو. هەر کە ڕای کوشید چەوری لەم لاولاکەی هاتە دەرەوە دیار بوو زۆر بەتام بوو. لیک بەدەمما هاتە خوارەوە. جەستەیەکی لاواز و برسی حەزێک کە تێربوونی نەزانیوە. خۆزگەم خواست پارویەکم لەو لەفەیە بخواردایە. مناڵەکە زۆر ژیر و عاقڵ بوو. هەر کە ئاوڕی داوە سەیری چاوەکانی کردم یەکسەر بە یەکسانی لەفەکەی کرد بە دوو کەرتەوە لە تێکیانیدا بە من. لەو کاتەدا وام دەزانی هەموو ئەم سەروەتی دنیایی ئەو مناڵەیە و لەگەڵ یا ڕێک کردم بە دوو کەرتەوە. ئای کە خواردم چەند بە چێژ بوو، ئای چەند بەتام بوو، بەڵام دڵم پێی دەوتم خۆزگەنی وەکەی کەشم بخواردایە تێرم بخواردایە. ڕۆیشتمەوە و فکری مناڵیە ئەوەم لە یاد کرد. زۆر خۆش بوو. بەڵام ڕۆژی دواتریان کە هاتمەوە بۆ قوتابخانە جانتاکەی کردەوە ئەو مناڵە عاقڵ و ژیرە لە پەروەردەی ماڵێکی وەکو جەنابتان خانەدان و موسڵمانە پەروەردە کرابوو. ئەم جارە بەڕووی خۆش و زەردەخەنەوە پێیوتم وەرە عەلی دوو لەفەم پێیە، دایکم دانەیەکی بە تایبەت بۆ تۆ ناردووە. هی خۆی بۆ خۆی خوارد و دانەیەکیش بۆ من بەبێ جیاوازی شتیان تێکرا بوو. ئەو خۆشیەم دایکی کە منی نەبینی بوو لەی هێش کۆتایی پێ بێ. هەموو ڕۆژێ لەگەڵ کوڕەکەی خۆیدا لەفەیەکی بۆ دەناردم تا ساڵ تەواو بوو. بەڕێزان ساڵی 2019 و کتێبەی نووسیوە 35 ساڵ بەسەر بەخشینی لەفەیەکە بابۆڵەیەکە لە مەکتەبە بەسەریا تێپەڕیوە. ئەڵە سوێن بەخوا نەدایکی ئەو کوڕەم بینی نەدەزانم ناوی چییە. نە ئەویش ڕۆژە لە ڕۆژان چاوی بە من کەوت و زانی باوکم چێیە و چۆن نەماوە و بەس دەیزانی هەتی و بێ باوکم. نەچاوی بە ناچاوم کەوت نەچاوم بە چاوی کەوت نە یەکترمان بینی و نەناوم زانی. بەڵام قەسەم بە ئەڵڵا 35 ساڵە دوعای خێری بۆ دەکەم دوای هەموو نوێژێک. 35 ساڵ لەو کتێبەشە هەرگیز لە یادی ناکەم ئەو ئافرەتە میهرەبانەی بە بابۆڵەیەک، بەڵام بە ئیخلاس بەڕێزان ئەرزم کردن کەمێک دەتوانی ببەخشی، بەڵام بە ئاوی ئیخلاس و دڵسۆزی لە بینی خۆت و خوادا خوا هێندەی گەورە دەکا. دوای هەموو نوێژێک مەلایکەتێک لەسەر شانەکانی دەڵێ یا ڕەبی خوای گەورە لەو ئافرەتە خۆش بێ. دەبزانە خوا چیت بۆ دەکا. ئەوە پلەی ئەسڵدیقینە بەڕێزان. ئەوە پلەیەکە بە ئیمان و بە ئیخلاس بۆ خوای پەروەردگار بەدەست دێ.